پێویستە بزانن چۆن ئەو پارەیان کە هەیە چۆنی سەرف دەکەن، چۆنی بەکاردێنن. هیوادارم ئەو پارەی کە هەیەیان لە شتی زیادەڕەوی سەرف نەکەن. پلاندانان تاک حکومت هەمووی بەندە بەیەکەوە. ئەگەر حکومت پلانی تۆکمە نەبێ هیچ هاوڵاتێک ناتوانێت لە وڵاتە پلان بۆ ژیانی خۆی دابنێت. ئەوەی کە موەزەفە، ئەوەی کە بەڵێندەرە، ئەوەی کە جوتیارە، هەموو داهاتەکەی بەندە بە دارایی حکومەتەوە. ئەگەر حکومت لە کاتی خۆی استحقاقە داراییەکانی جێبەجێ نەکا، ئیتر ئەتوو هەرچی پلانی هەتا هەمووی دوا دەکەوێت. ژیان بەبێ بەرنامە ناویتن، دەبێت ئینسان بەرنامەی ژیانی دیار بیتن. ڕۆژانە بزانی چێکا چێ نەکاتن، ڕۆژانە بزانی چەندی بەشەکە چی سەرفکە چی سەرف نەکە. نابێ بەشی مانگێک بە 2 ڕۆژ 3 ڕۆژ سەرفیکەی، دەبێت لە قەدەر بەڕی خۆت پێ ڕاکێشیت.